واتە ئەو مێژووی کە ئەڵێ بزوتنەوەی ئیسلامی حیزبی دایکە و هەندێک جار بە دارالخەلافە ناوەبرێ لە ڕاستیە پێچوانی واقعات چونکە خۆ جەنای مامۆستا مەلا عوسمان و ئەوان کە هاتنە لێو واقعەکەەوە کە بریتی لە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی مامۆستا شێمحۆ شوێنەکەی خۆی چۆڵەکە بوو بە مامۆستا مەلا عوسمان ئەو دەبێتە چوارەمین ڕابەری قەت ئێوە لە پەیوەندیکردتان لەگەڵ ئێران دژی بەرژەوەندی کورد ئەم پەیوەندیتان بەکارهێناوە هەرگیز لە ڕاستیە نە ئەوەی کە من ئاگادارم نە ئەو مامۆستانەش کە بوون بەڕاستی لە سەری ئەوە بوون کە لە پێناوی بەرژەوەندی تایبەت و بەرژەوەندی حیزبی زیاتر ناشتی وانە بۆ لە ڕاستیدا بەڵام ئێوە تۆمەتبارن بە تەسلیمکردنی حەو پێشمەرگی حیزبی دیموکرات بە ئێران من ناتوانم شتێک کە ڕووی دابێن کۆڵی لێ بکەم ئەوە بووە بەڵام ئێمە ئاگامە لێ نەبووە لە ساڵی 1970 مامۆستا عەلی باپی برایەکی خۆی کوشێت. بەرنامەی ڕوودا و مێژوو ڕۆژی سێشەممە کاتژمێر 8:05 لە شاشەی NRTO پێشکەشتان دەکرێت.